ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە بەردەوامی گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل دەکەین قسە لەسەرەوە دەکەین ئەو ئاگربەستە لاوازەی کە هەیە تاکەی بەردەوام دەبێت ڕۆژێک ئیسرائیل و ئێران هێرش دەکەنە سەر یەکتر و دوێنێش ئێران هلیکۆپتەرێکی ئەمریکای لە گەروی هورمز خستە خوارەوە ئایا ئەم ئاگربەستە تاکەی بەردەوام دەبێت و چی ڕێگرە لەوەی کە شەڕێکی گشتگیر دووبارە سەر هەڵبداتەوە واقسە لەسەرەوە دەکەین بۆچی هیچ جەنگێک هێندەی جەنگی ئێران کاریگەری نەبووە لەسەر ناوخۆی ئەمریکا بەراورد بە جەنگی عێراق بەراورد بە جەنگی ئەفغانستان نهێنیەکە چییە؟ هەروە قسە لەسەرەوە دەکەین جیاوازی ترامپ و نەتەنیاهو ترامپ ئەوەی کە لێی دەخوێن و زیاتر بۆچی دەوێت کار بە فشاری ئابووری گەماڕۆی دەریایی بکە بەڵام بڵێن نەتەنیاهو زیاتر کار لەسەر بژاردەی سەربازی دەکات هەروە باز لە سیاسەتی نوێی ئەمریکا لە ناوچەکە دوای جەنگی ئێران لە عێراقیش دەکەین ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا وشار و مەرعەلی قسەی لەسەر دەکەین مامۆستا بەخێرمێ سوپاسیانە دەمون دەکەین سوپاس دەکەین ئەگەر سەرەتا خوێنەوەی بەڕێز بزانم لەو هێرش کورتەی کەڕوویدا وەڵامی ئێران بڵێن هێرشی ئێران هەبوو دەست پێشخەری ئێران بۆ سەر ئیسرائیل دواتریش ئیسرائیل وەڵامی دایەوە کێشک لەسەر باشووری لوبنان بوو ئەم هێرشەی ئێران چ پەیامێکی تێدا بوو هیچ پەیامێکی تێدا بوو کاتێک کە ئەگربەست ڕاگەێنرا بۆ یەکەم جار دۆناڵد ترۆمپ کە ڕایگەیاند وتی ئێمە دەخاڵەکەی ئێرانمان قبوڵە و ئەو دەخاڵێکێکیانەوە بوو کە هەموو ئەگربەست هەموو مەیدانی جەنگ بگرێتەوە بە عێراق و بە لوبنانەوە طبعا نەتەنیاهو کە ئێمە سەرەتای ئەم جەنگە وتمان ئەمە شەڕی نەتەنیاهو ترەمپی خەڵەتاندووە چکە دەمێک بۆ هەوڵی ئەوەیە دانی ئەمە ئەگەر کەسێک پێشتر خوێنەری سیاسەتی ئیسرائیل و خودی نەتەنیاهو بوو بێ ئەزانێ لەگەڵ هەموو سەرۆکەکانەوەی کە ئێمە وتمان دوایی جۆن کێری و کە وەزیری دەرەوە بووە ئەنتۆنی بلینکن جەیک سۆلیڤان ئەمانە هەمویان لە ڕایشکاری ئەمنی قەومی جێگری ئەمنی قەومی وەزیری دەرەوە بوون کە لەگەڵ بایدنیش و لەگەڵ ئۆباماشە ئەم هەوڵەیەوە ینی بەسچی بوو ترۆمپی دەستکەوت بەکاری هێنا و ئەو بەڵێنەی پێیا بوو کە ئێران لە ماوەژی کەمە ئاڕوخێبەدی نەهات ئەوەی کە کارتی کورد بەکار بهێنن بۆیە هەندێک جار تۆ پێشوشتەکە ڕوو بە ئابێتی بگەی گرنگەکە لەمایە بۆ نمونە کاتێک کە ئەمەی کورد هەڵوەشێنرایەوە ترۆمپتی من پێم باش نییە من لێرە لە بەرنامەکە لەگەڵ تواوتم ئەمە تورکیا ئەردۆگانە هاکان فیدانە ئێستا دەرکەوتووە فعلەن وایە بۆ ئەنجامەکەی من لە چیە وەرم گرتووە ئەنجامی یەکەم سیاسەتی ئەمنی قەومی تورکیا پایەکەوەیە کورد مەترسیە چ لە ناوخۆی چ لە دەرەوە دووەم بینیمان لە سووریا تورکیا چی کرد کەواتە بۆ شوێنێکی کەش هەمان سیات ئەمە نەگۆڕە ئەوەی کە ئێمە زۆر جار ئەیڵێنەوە وڵاتان ئاسایشی نەتەوەیان پایە جێگیری هەیە نەگۆڕە سەرۆک و سیستەم زۆر کاریگەری تێناکە بۆیە نەتەنیاهو ناتوانێت ڕاست و خۆ ڕوبڕووی ترۆمپ بێتەوە چکە پێویستی پێێتی وەکوی کە لەو تەلەفۆنەی کە بۆ ئاکسیۆس دزەی پێکرا کە پێی وتۆ من نەبوومایسە تۆ لە زیندانە بوویت و کۆمەڵی قسەی زۆر نابزێک کە ئێمە ناتوانین لێرە دووارێکەینەوە کە تۆ عەقڵ لە دەستدا و شێت بووی کە تۆ ئێستا هەموو کەسێک ڕقی لە تۆیە ڕق لە ئیسرائیل بەهۆی ئەمەوە بۆیە دێت ئێوێ لە ڕێگەی دۆسەی لوبنانەوە کێشە بۆ ئاگربەستەکە دروستکە بەو ئومێدەی دۆناڵد ترۆمپ بڕیاری بگۆڕێت جاریش کە شەڕی فراوان دەست پێ بکاتەوە بەڵکو ئەم جارە ئەنجامێکی جیاوازیان هەبێت لەگەڵ ئێرانە بۆیە ئێران کە ئەو دەخاڵی قبول کرا و لە هەموو گفتوگەکانەوە وتێتی ئەبێ لە لوبنان جەنگ بوەستێ و نەوەستێنراوە ئەو سەری مەیدانەکە وەکو یەکە دووەم لە عەقیدەی کۆماری ئیسلامی ئێرانە ئەگەر سەیرێکی لە دروستبوونیەوە هەفتاونەوە بۆ ئێستا یەکێک لە پایەکانی سیاسەتیانەوەیە کە ئێمە دۆستەکانمان بەجێ ناهێڵین ئەگەر ئێمە تەماشای استراتیژی بکەین لە ڕابردووە ئەوترا ئێران حزبوڵڵا و حەماس و حوسی و ئەمانە بەکارهێنێ بۆ خۆی بەرگری بکات لە خۆی بەس ئێستا پێچوانەیە هاوکێشەکە ئێستا ئێران ئامادەی هێرش بکات لە پێناوی بەرگری لە هاوپەیمانەکانی باخی لوبنان حزبوڵڵا بۆ ئێران چیە خود لوبنان باخێکی گرنگی باخێکی ئەجگار گرنگی هەیە چونکە منی مەوزوعەکەش تەنها سیاست نییە بەڵکو بۆ ئێران سری ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو یەکەکات یعنی هەمووی وەکو یەک پارچە سیرەکات بۆیە کە حزبوڵڵاش هاتە جەنگەکەوە لەبەر ئێران هات یعنی خۆی پێویست نەبوو بە بڕۆی من بەس لە قۆناغێکە ها شەڕەکە ئەجگار گەرم بوو مەترسی هەبوو
هەندێک چکە هەموو سەرکردەکان ڕۆژانە لە ئێرانەکرانە ئامانج جۆرێک لە لاوازی دروستکا بۆ ئێرانەوە ئەوە بۆ حیزب هات بۆ کەمکردنەوەی فشار لەسەر ئێران. بەڵام بنەمادا پێویست نەبوو. بۆیە ئێستا ئەگەر جەنگ لە لوبنان نەوەستێ بۆ ئێران ئەمە شکانێکی زۆرە بێ کە ناتوانێت هاوپەیمانەکانی بپارێزیەوە. بۆیە مێژوو گرنگە، بۆیە ڕابردوو گرنگە. جەنگی پلۆپۆنژێکە من لەگەڵ تۆ لە سوسیلی زۆر باسم کردووە، چکە ئەکەوێتە بواری ڕیالیزمەوە لە سیاست نێودوڵەتیەوە. من بۆ خۆشم ڕیالیزمم، کورد هەمووی ئایدیالیستە. ئەو کاتە شەڕەکە لە نێوان سپارتا و ئەسینا بووە، هەموو هاوپەیمانیان هەبووە، فۆرمی هاوپەیمانی بەشێکە لە استراتیج لە سیاسەتە. دوجار طبعا ئەسینا شکست هێنێ. ئەگەر بیرمان بێت ناتەنیاو لە قسەکانێکە قسەیەکە ئێمە ئێستا بووین بە سوپەر سپارتا، ئێمە بووین بە سپارتایەکی بەهێز لە ناوچەکە و لە جیهانە زلهێزین، یعنی هەمان ئەو تاریخە کاریگەری هەیە لەسەری. بۆیە ئەیانەوێ بەشێک لە لاوازکردنی ئێران ئەوە بێ هاوپەیمانەکانی لێکەنەوە. شێوازی لێکردنەوەی ئەوەیە کە هێرش بکەنە سەری ئێران بەرگریان لێنەکە، سبەینێ کەس ئامادە نابێت لەگەڵ ئێرانە هاوپەیمانی بکە. باش بەس سەبارەت بووی کە پێشتر بۆ ئێستا ئێران ئەوە بەکاردێنی خۆی هێرش دەکات. پێشتر ئێرانیەکان بڵێن سەبرێکی زۆریان هەبوو لە تیرۆرکردنی قاسم سلێمانی، شەیدکردنی ئیسماعیل هەنیە، باڵۆیزخانەیان بڵێن لە سووریا لە دیمەشق ئیسرائیل هێرشی کردە سەر. بۆ ئەم جارە ئەو دەست پێشخەری دەکەن ئایا استراتیژی سەربازیان گۆڕاوە، ئەو سەبرەی جارانیان نەماوە، گەشتونەتە قۆناغی خۆپێگەیاندنی سەربازی تەواو چییە پێویستە بەچی؟ هەموو سیاسەتی ئێران ماڵە ئاسایشی نەتەوەی استراتیژی سەرباسی دیپلۆماسی هەمووی گۆڕاوە. بۆیە من لەم بەرنامەی تۆ هەرکە خامنەی کرا ئامانجتم ئێران بوو بە حکومی سەربازی. تەمان ئەمە زۆر شتی زیاتر هەڵەگرێ، من ناچمە وردەکاریەوە. بۆچی؟ چونکە وەکو تۆوت استراتیژی ئێران ئەمە بوو، استراتیژی پشودرێژیە، پشودرێژی استراتیژی، سەبرێ ڕاهبوردی خۆیان هەڵەن کە نەچنە شەڕی ڕاستەخۆ لەگەڵ ئیسرائیل، لەگەڵ بۆ نمونە ئەمریکا. بەڵام ئەمە ڕوویە. بۆیە ئێستا ڕێک پێچەوانە بۆ تۆ. ئێستا لە بواری دیبلۆماسیە کە ئەیانەوێت گفتگو ڕێککەوتن بکەن، بۆ ئێستا حەسەن ڕۆحانی، جەواد زەریف بەشێکی زۆر لەوانەی کە لەگەڵ ئەوە بوون ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا هەموو بێدەنگن. چونکە ئەوەی ئەوانیان وت بۆ بەحسا بۆی ئێران پارێزراو بێت ئەبێ لەگەڵ ئەمریکا ڕێکەوێت، پێچوانەکەی دەرچوو. ئێران ڕێککەوتنیشی کرد، ترامپ لێی کشایە و پەلاماریشی هات، نەک جارێک دوو جار لە کاتی دانوستاندرا. بۆیە ئێستا ئێران ئەم لە حەزەی من و تۆ قسە ئەکەین وا مامەڵاکات جەنگ بەردەوامە و هەموو ئەم گفتوگۆیە وەکو ئەوی دوانەی پێشوو بە هەڵخەڵەتان سەیرەکە بۆ جەنگێکی تر. و عەباس عێراقچیش لەو ڕۆژانە چاوپێکەوتنێکی وتی لە هەموو کۆبوونەوەکانە من بە بەرپرسانم وتووە سەربازەکان ئێوە ئیشی خۆتان بکەن، پشت بۆ مەبەستن ئێمە لە گفتوگۆیان کە لێمان نایەن. ئەم گفتوگۆیە ئەکری هەڵخەڵەتان نمێ. یعنی ئێستا ئێمە هەندێشتمان بۆ ئاشکرا بێ کە وردە وردە قساکەن کە لەناو کۆبوونەوە تایبەتەکانە چی وتراوە. بۆیە ئێران ئێستا ئەوێت ئەو شەڕەکە کۆتایی دێت، جارێکیکە دووبارە نەبێتەوە. بە چ مانایەکە بێ؟ ئەمریکا بگاتەوە باوەڕێ شکستی هێناوە. دۆناڵد ترامپ ناوێت شکست قبول بکات، هەر سروشتی وایە ئەڵێت دۆڕاشی هەر بڵێ من براوە هەڵبژاردننی 2020 دۆڕان تا ئێستا ژەڵێ بە تەزویر من لێم برایەوە. خۆی عادەتەنەوە شەی تەزویر و کۆمەڵێشن لای ئێمە زۆر بەکارهێنێ. سیاقێکی دیموکراتی ئەمریکیە کەمە، بەتایبەت کە بەڵگە نەبێ. دووهەم ئەمە بۆ ئێران کە لە بچێتە بواری هێرشەوە لە بەرگریەوە، ئەوە ئەبێ کە ئەو ڕەتعی کە پێشتر هەیبوو پێیوا بۆ ئیپارێزیێت و لە ناوچوو دووبارە دروستی کاتەوە. بەمانایەکی تر ئیسرائیل لە ماوەیەکی نزیکە هیچ نەبێت، لە 10 ساڵی داهاتووە بێ لەوە نەکاتەوە جاریشکە پەلاماری بە. چونکە ئەگەر سەیری سیاسەتی ئیسرائیل بکەی، هەموو هەوڵەکانی بۆ من لەگەڵ بزوتنەوەی فەڵەستینی بە قۆناغی جیاجیا تیرۆرکردنی سەرکردەکانی بۆ نەفەتح و ڕێکخراوەکانی PLO ڕێکخراوەکانی دیکە بووە، تا آخر جار چوو گفتوگۆ لەگەڵیانە، دوایش ڕێکەوتنەکەی جێبەجێ نەکرد، دوای وای لێ هات عەرەفاتیان سەجن کرد لە بینایەکە تا برد. ئاشنیە؟ یعنی ئەوە نییە کە بڵێ واز بێنێ لە دوژمنەکانی، بەردەوامە بێت بە نەوعی جیاجیا. بەڵام مەترسیەکە بۆ ئێران ئێستا ئەوەیە کە ئەم شەڕە دووبارە ببێتەوە، بۆیە ئەنێ بێکجاری کۆتایی پێبێن و ئەم شەڕە کۆتایی نایەت و زەمان ناتوانێ وەرگێ بۆی دووبارە نەبێتەوە ئەگەر سێش دڕوونەدا. یەکەم شەڕ لە هەموو ناوچەکەیان نەوەستێ کە ئێستا ئەمە بابەتی پرسیارەکەی تۆ بوو. دووهەم ئەوەی کە بەشێک لە ئابلوغەکانی لەسەر لا ببرێ کە ئەمە خاڵی لاوازی ترامپا، چونکە ترامپ
کە ئۆباما بەشێک لە پارەکانی ئێرانی ئازاد کرد 2015 دوای ڕێکەوتنەکە زۆر هێرشی کردە سەری ئێستا خۆی گیری خواردەوە بەدەست ئەمەوە سێهەمیش ئەوەی کە مەوزوعی دوورگەی هورمزە ئێران سوورە لەسەر ئەوەی بەشێکە لە سەروەری ئێران باش ئەو هلیکۆپتەرش خراپە خوارەوە لە هورمز سەترام قسەی کرد بوو دەڵێ وەڵامیان دەدەینەوە بەردەوام بڵێن ئەو پێشکردنی ئاگر بەس دەبێت لە هەردوولاوە هێرشە بوو ئێران بۆ سەر وڵاتانی تر ئەوە هێرش بۆ سەر ئیسرائیل ئێران ڕایگەیاندووە کە هورمز تاوان بەشێکە لە خاکی ئێران سەروەری ئێران ئاوەکەی و بەشێکی عومانە هەرچی بچێتە ئەو ناوچەیەوە ئەو لێدات و دووریش نییە ئەمە بەمەبەست بوو بێت بەڵام دۆناڵد ترامپ زۆر وازەحە ناوێ بگەڕێتەوە بۆ شەڕێکی فراوان بەڵام ناشتوانێ ڕێکەوێ بەو شتانەی کە ئێران داوایەکات چونکە سەرکەوتنی تیانە بۆی بەس ئەگەر دوای دێن سەر بۆ چیرەک ناکەون جیاوازی هەیە ئێستا لە بینی ترامپ و بڵێن نەتەنیاوە جیاوازە گەیشتە ئەوەی کە ینی خۆناغی داهات و نازانم لێک دابڕانێک دروستێ بۆ مامەڵەکەن لەگەڵ ئێران ترامپ بە سزای ئابووری و گەمارۆی دەریایی نەتەنیاوە بێوی زیاتر بە فشاری سەربازی ئیسرائیل بڕیاردەرانی ئیسرائیل کاک حەشیم هاوپەیمانیان نییە و لەو ڕۆژانەیە بڵاو بووە کە جاسوسیەکەن بەسەر بەرپرسانی باڵای هینەوە ئەمریکا و دەستگای هەواگەری ئەمریکا 4-5 ئاستی هەیە بۆ هۆشداری لە جاسوسی وڵاتێک لە نزمەوە دەست پێەکە بۆ مامناوەند بۆ بەرز بۆ ئینگلیزی وشە ئینگلیزیە کریتیکەڵ یعنی زۆر خراپە زۆر مەترسیدارەی ئەم شیان بەکارهێنابوو بۆ ئەڵێم بەشێک لەم شتانە ڕوویان ناوە نوێنین کتێبێک هەیە لە ڕێگەی هەڵخەڵەتاندنەوە ناونیشانەکەیەتی کە ئەفسەرێکی موساد پێشتر لەگەڵ ڕۆژنامەنووسی کەنەدی نووسیان کاتی خۆی تەمان لە ڕێ دادگاومەوەیەک شڕاگی راچکە ئیسرائیل تی ئەمە نهێنی کەشفەکە و ناوی ئەفسەرەکانی ئێمە کەشفەکە ئەوە باسەکە کە بۆ نمونە کە پەلاماری ئەمریکیەکان درا مارێنزەکانیان لە بەیروت بە تەقینەوە ئیسرائیل هەموو معلوماتەکانی لا بووە جۆری سیارەکەوتینن بە ئەمریکیەکانی نەوتووە بە مانایەکی تر ئیسرائیل ڕاستە ئەو ئەمریکا هاوپەیمانی نزیکێتی هاوپەیمانی دیکەی هەیە بەڵام ئەولەویاتی ئیسرائیل ئیسرائیلە ئەولەویاتی ناتەنیاوش ناتەنیاوە من پێم وایە ناتەنیاو خراپترین شتەکە ڕوویاوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خودی جوولەکەکان چونکە ئەو قسەی ترامپ بەڵگەیە کە ئەڵێ هەموو کەسێ ڕقیلێتانە ئیسرائیلی ئەجگار گۆشەگیر کردووە و خراپ کردووە لە ئاستی نێودەوڵەتیە بۆ فەڵەستینیەکان یعنی هەموو ئەم جەنگ و تاوانانە ئەم نەبووە ڕەنگە ڕووی نایە بەو شێوە بە شێوەیەکی تر مامەڵەی لەگەڵا بکرای بۆیە ئەوان پێیان وایە ئەتوانن ئەمریکا بەکاربێنن گرفتەکە چییە دۆناڵد ترامپ سیاسیەکی ئاسایی نییە بە مانایەکی تر تۆ ناتوانانی پێشبینی بکەیت بۆیە هەر شیکردنەوەیەک بۆ بێ کە ئەم چییە کاسبێنێ هەڵەیە ناتەنیاهوو ناتوانێت ینی بگاتە ئەو هەڵسەنگانەی ئایا لەگەڵی ڕوبەڕوو بێتەوە یان نا ئایا نەرمی بنوێنێ یان نا بۆ چونکە ڕەنگە ترامپ بە شێوەیەکی زۆر خراپ چکە عادەتەن تۆ لە سیاسەتە هەتاکو نهێنی و پشتی پەردە هەبێ نایتە سەر بۆ نمونە تەلەڤیزیۆن بە ئاشکرا بڵێ با بۆ نمونە ئیسرائیل وەڵامی ئێران نەیاتەوە ناچی دزە بکەی بە هەواڵێک بۆ ڕۆژنامەیەک بۆ دەستگایەکی ڕاگەیاندن لەسەرەوەی تۆ لە تەلەفۆنێکی تایبەتە چیت وتووە بە ناتەنیاهوو چۆن قسەت پێ و تۆ چون لی تۆ ڕەبووی بۆ نمونە بۆیە دۆناڵد ترامپ گرفتەکە لەوایە کەسێکی ئاسایی نییە بەو مانایی کە بە شێوەیەکی استراتیژی سەری شتەکان بکە ئەتوانێت فشار بکات لە ئیسرائیل بەڵام ناتەنیاهوو ڕێگەی زۆرە بۆ ئەوەی کە بیانوو بدۆزێتەوە ڕەنگە ئێستا بە دۆناڵد ترامپ بڵێت ئێمە هەر جارێکە هێرشەکەین لە وەڵامی هێرشی بۆ نە حیزب الله ئەگەر واش نەبێ دۆناڵد ترامپ هیچ ڕێگەیەکی نییە بۆی بتوانێت بگات بەو زانیاریە تا چەند ڕاستە یان نە هەموو هەوڵی ناتەنیاهوو چۆن شەڕەکەی دەست پێ کرد بۆەوەیە کە ئەم ڕێکەوتنە نەکرێ چونکە ڕێکەوتنی دۆناڵد ترامپ لەگەڵ ئێرانە بە یەکجاری ئیسرائیل لاوازەکات ئەگەر ڕێکەوتن بکرێت بەڵێ چونکە تەنها سەرۆکیەکە لە ئەمریکایە کە ئامادە بوو بێتە جەنگ لەگەڵی سەرۆکیی تر سبەینی ئەمە دووبارە ناکاتەوە لە ئەمریکا چونکە ئەمریکا لە دوای ڤیەتنامەوە استراتیژی ئەمریکا چی بووە شەڕی کورتخایەن چەکی بەهێز تەکنۆلۆژیای پێشکەوتوو باشە دژمنەکەت بە ماوەیەکی کەم بشکێنیت توانای ئەوەی نەبێ بەرگری بکە و تەسلیم بێ بەس ئەمە لە عێراق 2023 سەری گرت هیچ نەبێ بۆ سەرەتا 91
سەری گرت لە ئەفغانستان سەرەتا سەرکەوتوو بوون بەس لەماوە درێژە شکستی هێناوە بۆیە لە ئەمریکا ئێستا گفتوگویەکی ورد هەیە کە ئێمە ئەبێ بە استراتیژی خۆمان نابچینە بۆ مۆزوعی درۆن ناتوانانی بەرگری لێ بکەیت چونکە دانەیەک و دوان و 10,000 نییە پارێکی کەمی تەیەچێت تەکنۆلۆژیایەکی زۆر ئاسانە باشە ڕەنگە هەر کورد نەیبێ هەموو کەسێک دەتوانێت دروستی هەر لە ئینتەرنێت معلومات وەرگری دروستی کرد لەبەرەوە لە ڕووی استراتیژیەوە ئێستا ئێمە لە دۆخی چەق بەستوی استراتیژیاین بەو مانایی ئاشتی نرخەکەی بەرزە بۆ دۆناڵد ترامپ و ئەمریکا شەڕیش شەڕ بە هەمان شێوە بۆ چونکە لە ئەساسە شەڕەکە کە دەستی پێکردوە لەسەر استراتیژی هەڵە بووە بەبێ پشتیوانی بووە و تەنها ڕێگەوەی ئێران داگیرکە ئەتوانێت وڵاتێکی گەورەی وەکو ئێران داگیرکە ملیۆنێ 90 ملیۆن کەس و ئەوانە ئاسان نییە بۆ ئێران ئەم دۆخە باشترە لە ئەوەی کە ڕێکەوتنێکی لاواز بکات بەمانایەکی چونکە ئەگەر ئێستا ئێران بۆ نمونە لەسەر مۆزوعی هورمز سازش بکە بەشێک لە سەروەری خاکی واز لێهێناوە ئەمە لە بیرکردنەوەی ئێرانان ڕوونادات ئەوەی کە ئابلوقابورەکانی هەر لەسەر بەردەوام بێ فشاری ئێران بەشێکی دوای جەنگ دەست پێەکە ئەوەی کە ئێستا خەڵک وە دۆخی ئابووری ئێرانیش خراپە کە ناتوانن هیچ بکەن یاخود هیچ ناڵێن لەبەرەوەی وڵاتەکان لە جەنگایە ئەگەر بێت و جەنگەکە بۆستی و ڕێکەوتن بکرێ خەڵک چاوەڕێیەکە دۆخی ئابووری باشتر ببێ بۆیە ئێران ئەم جەنگەی لە خاڵی لاوازەوە گۆڕیوە بۆ خاڵی بەهێز ئەوێ بە یەکجاری ئەو زنجیر و کۆتوبەندانەی کراوە لە 79ەوە لە ئابلوقە و لەو فشار ئابووریانە کۆتایی پێبێنێ وەگەرنا ئەڵێ من ئامادەم بۆ جەنگ ئیسرائیل هیچ ڕێگەیەکی سەرکەوتنی نییە چونکە ئەوەی کە ناتەنیاهو ئێڵێت ڕوو نادات یعنی ئیسرائیل کە نەڕووبەری نەژمهاری دانیشتوانی نەتوانایی ئەوە نییە زلهێز بێ وڵاتێک نییە وەکو میسر 100 ملیۆن کەس بێت باشە وڵاتێک نییە وەکو تورکیا وڵاتێک نییە وەکو ئێران هەموو وڵاتێک ئەو تایبەتمەندیە نییە ئەمە جۆن مێرشایمەر کە ئەم ماوەیە زۆر قسەی کردو هەموو قسەکانیش ڕاست بووە لەسەر ئەم جەنگە و لەسەر ئۆکرانیا ئەوانش وەزم تەنها پرۆفیسۆریشە بە ئاشکرا جگە لە عمەر بارتۆف کە خۆی جوولەکەی و بواری جینۆسایدە تەنها کەسە کە ئەڵێت ئیسرائیل جینۆسایدی کردووە لە غەزە باشە زۆربەی زانکۆکان و مامۆستاکانی تر خۆیان بە دوورەگرنەوە کتێبێکی زۆر بەناوبانگی هەیە تراژیدیای سیاسەتی زلهێزەکان باسێکات کە کام هێز ئەتوانێت ببێ بە زلهێز بە تەحدید ناوی ئەمەی 2000 تەمان وابزانم کتێبەکەنەوە نوێ 2000 ئەخوێنرێ لە هەموو کۆرسەکانی سیاست نێودەوڵەتیە لە بواری ڕیالیزمە بەتایبەتی لە تیۆری ڕیالیستە ئیسرائیل بە تەحدید ناوەهێنێت توانای ئەوەی نییە بەڵام بۆ ناتنیاهو ئەم دۆخە باشترە لەوەی کە ڕوبەڕووی قانون ببێتەوە لە ناو هێنا چونکە ئێستا هەوڵێک هەیە پینەوەپەڕۆیکەن ئەو تۆمەتانەی لەسەرەتی دان بەتاوانە بڵێ بەڵام زیندانی نەکرێت چونکە سەرۆک ڕەتی کردەوە لێبوردنی بۆ دەرکا بە پێی قانون ناتوانێت لێبوردنی بۆ باش بەس ئێستا دۆخی ئێران لە پێش جەنگ باشترە ئێستا دۆخی ئێران تێدایەتی کە بەڕێز دەیەوێت دەم دۆخە بکاتەوەی کە سزا ئابوووریەکانی لەسەر هەڵبگیرێ جارێکی ئەو جەنگە بەرامبەری نەکرێتەوە هاوپەیمانەکانی پارێزراو بن ئەگەر ڕێکەوتن بکرێ بە بڕوای من خۆی بە پراکتیکی ئابلوقەکان بەو شێوەی پێشوو نامێنن چونکە سیاسەتی و سیستەمی نێودەوڵەتی هەمووی گۆڕاوە یعنی مارکۆ ڕۆبیۆ خۆی وەزیری دەرەوەیە ئەڵێت ماوەیەکی کە چەند ساڵێکی وای لێ دێت هیچ ئابلوقەکانی ئێمە هیچ دەوری نابێت چونکە دۆلار کاریگەری نامێنێ باشە ئەمە لە رووسیا زۆر شتی لێ فێر بوو بۆ نە بۆ جەنگ لەگەڵ ئۆکرانیایە چین ئەوە دیارە چۆن مامەڵەکە بەرازیل و ئەو وڵاتانەی لە ناو بریکسان بەڵام ئەوەیە ئێران ئەوانەی کە پێیان وا بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا ئەتوانێ بیان گەێنێ بە ئەنجام کە کاتی خۆی ناکۆکی ڕەفسنجانی لەگەڵ خامنەی ئەمە بۆشێکی لەسەر ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا خامنەی قەناعەتیشی نەگۆڕی هەبوو کە لەگەڵ ئەمریکا ناتوانانی ڕێکەی و متمانیان پێ بکەی بەڵگەشەوەیە دوای هەر ڕێکەوتن کرا بەس کشایەوە ئەمریکا لی خۆی عادەتە تۆ 5 ساڵ لە گفتوگوابی لەگەڵ وڵاتێکە ئەو کاتە تەمان هەر ئەمریکا نەبوو فەڕەنسا بوو ئەڵمانیا بوو بەریتانیا بوو رووسیا بوو چین بوو باشە کابرا بە یەک لەحزە لە یەکشێتەوە نابێت وابێت لە نێوان وڵاتانە ڕێکەوتن نەبێ ڕێزی لێ بگیرێ بۆیە ئێستا ئەوانەی کە بڕیار بەدەستن لە سوپا لە ئەنجومەنی ئاسایش لە ئێرانە بە ئاسانی ناچنە ژێرباری ئەوەی ئەم دۆخەی ئێران بەردەوام پێ دوایی ئەوە ئەم دۆخیان پێ باشترە بە شوێ ئێستا جارجار لێرە و لەوێت تەقە و موشەکێک بهاوێژن ئەگەر هێرشی کەمیشیان بکرێتە سەر سنوورداریش بێ
بەرگەیەگرن لەوەی کە بچنە ڕێکەوتنامەیەکی لاوازەوە. وەکو خۆناغی دوای جەنگ ئێران وەکو زلێزێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەمێنێتەوە ئێستاش ماوەتەوە. ڕۆبرت پیپ کە لەو کەسانی کە لە بواری شتێکە پێڵەن تەڵەی بۆمب ئەمە طبعاً خۆی لە سەبستاکسیش نووسینی هەیە و چاوپێکەوت مشتیشی زۆرە ماوەسەی زانکۆیە لە ئەمریکا لە شیکاگۆ بەڵام لەگەڵ پێنتاگۆن ئیشی کردووە وە لەوێ لەو یاریە جەنگیانەی کە کردویانە ئایا ئەگەر شەڕ بکەین لەگەڵ ئێران چی ڕوەدا لە هەموویان بەشداری بووە. ئەڵێ ئێران ئێستا چوارەم جەنگهێزی جیهانە چونکە وڵاتێکی وەکو رووسیا سەدا 11 وزەی هەیە باشە بەڵام ئێران ئێستا دوورگەی هورمز سەدا 20 وزەی جیهان بوێ بێ بڕوا ڕەنگە لە ماوەیەکی داهاتووە بەدیل بدۆزرێتەوە هەندێک لە وڵاتانی کەندا و خەریشیەوەن ئێستا ڕێگەیشی دیگە بدۆزنەوە بە هورمزانەڕۆن بەڵام لە واقعدا ئێستا چی ڕوویاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سیستەمی ئەمنی ناوچەکە ئەوی پێوتری ئەندازیاری ئاسایشی ناوچەکە چی بوو؟ ئەمریکا کۆڵەکەی سەرەکیەکەی بوو کۆڵەکەی سەرەکی بۆچی یەکەم 12 بنکەی هەبوو فەرماندەیی ناوەندی هەموو هێزەکانی کە جیهانی دابش کردووە بە کۆمەڵی فەرماندەیە لێرە بوو هێزی پێنجەمی دەریایی ئەمریکا لێرە بوو لە بەحرەی بۆ نمونە گەورەترین بنکەی دنیایەک دەستگای پێشکەوتووی ڕادار و دژەموشک هەمووی لێرە بوو ئێستا هەمووی هیچی نەماوە ئێمە زۆر قسەیەمان کرد بەڵام ئێستا CNN و NBC و CB ئەم کەناڵانە هەمووی ئاشکرایان کرد نیویۆرک تایمز واشنگتن پۆست کە بە وێنە چی ڕوویاوە دووبارە دەبێت نۆژن بکرێنەوە گەر بیانەوێت هەر نابوون بە خاڵی لاواز ئێستا تۆ ئەم وڵاتانی عەرەبی ئەگەر دووارە بنکان دروستکەنە چه سوودێکی هەیە پەلامار چکە ئەم بنکانە نەبووە پەلامار نادران ئەمە یەک دوو هاوپەیمانەکانی بوو هاوپەیمانەکانی وڵاتانی عەرەبین وڵاتانی عەرەبی هەتا ئێستا توانایان نییە سربەخۆ بڕیار بن جەنگ بکەن دژی ئێران مەوەزە بەڵێ یعنی توی سە وڵاتانی کەندا و هەم بچووکن هەمیش ناتوان بەرگەی لە خۆیان بکەن سعودیە نایەوێ ئەو جەنگە بەو شێوەیە بێ ئەنجا ئیسرائیل بەو شەڕەی کە کردی و بەو قسانی ناتەنیاهو کردی تورکیاشی کردە دژمنی خۆیان ئەوەندەیتر باشە کەواتە سیستەمی سەربازی ئەمریکا لەلایەک ئەوە بوو بە خاڵی لاوازی بەشێکی تری قووەتی هاوپەیمانەکانی بوو ئەم جارەکە گفتوگویەک ئەگەر ئەوە هەبوو شەڕ دەست پێ بکاتەوە زانیارێک بڵاو بووە کە هەموو وڵات عەرەبیانە بە ترەمپ یان تۆ کاکە دەست پێ مەکەرەوە بەجە چکە تۆ لە ئێران هەیە ئێران لە ئێمایە باشە خودی ئیسرائیل نقطەی قووەتی ئەمریکا بوو ئێستا بەهۆی ئیسرائیل لە ناوچەکەی ئەمریکا ئەو هێزەی جارانی نەماوە هەرچەندە ئەمریکا هێزێکی زۆر تایبەتە ینی لە مێژووی مرۆڤایەتیە کەم هێزە بۆ وەکو ئەمریکا بە هێز و تایبەت و ئەوە توانای نوێکردنەوەیەکی سەیری هەیە لە ناوی خۆی چکە هەرچی عەقڵی دنیاە ڕۆگات ئەمریکا لەبەر ئەو سیستەم و ئازاری و دیموکراسیکە ڕێگە بە بزنس و بە سەرمایەداری هەتا دوای ئەدا دوجار خاڵی بەهێزی ئەمریکا ئابوووریەکەی بوو ئێستا چەند ڕۆژ ئێران ئابلوقەی دەریایی لەسرە مەڕزیاتر لە 2 مانگات وتیان تا چەند ڕۆژ ئێران خەزێنێ هەیەنەوت باسی 10-15 ڕۆژێک دەکرا مانگێک و پەڕی بەڵە هیچ ڕوویاوە چکە ئێران لەگەڵ چەندین وڵات دراوسەیە ئەتوانێت بە کەناراوەکانی خۆیان بچێتە پاکستان و لێ بۆ هەندستان و وڵاتانی دیکە و ئەوروپا و ئاسیا کە حەکیم پێویستیان بە وزەیە بە قاچاقیش بێ لە بازاڕی کڕن هی ئێران بێ هی رووسیا بێ هی هەرچێ بێت چونکە وڵاتەکانیان بەبێ ئەم وزە بەڕێوە ناچێت بۆیە ئەمریکاش ناتوانێت وەکو پێشوو ئەو چاودێریە بکە لەبەرەوە بەشی زۆری هێزی دەریایی هێناوەتە ئەم ناوچەی ئێمە ناتوانێت لە ئۆقیانوس و دەریافراوانەکانی جیهانە چاودێری هەموو جوڵەکان بکەن باش بەس چی ڕێگەرە لەوەی کە جەنگێکی هاوشەوی ڕابرد و 30 ڕۆژە بڵین 40 ڕۆژە 39 ڕۆژە دووبارە بێتەوە ئابووری گیانە ناوخۆی ئەمریکایە ئەو براری دەچوو لە کۆنگرێس بڵێن چ فاکتەرێک وا دەکات کە ئێستا ئەمریکا نەچێتەوە ناو جەنگێکی لەم شێوێ طبعا ئەو بڕیاری کۆنگرێس ترەمپ دەتوانێت ڤیتۆی کاوە لە ئەنجومەنی پیرانیش بڕوات بەڵام ترەمپ خۆشەڕەکەی کرد پرسی بە کەس نەکرد ئێران ناوێت جەنگی فراوان دەست پێکە چکە لە بنەمەدا ئەم جەنگەی ناویست بەس ناشێت بە ئاسانی وەکو وتمان کۆتایی پێبێنێ و دوای چەند ساڵی تر دێخەی بکرێتەوە ئیسرائیل
بۆ ناتەنەوە بێ شەڕە بێ هەتا باش ئەوەی کە بۆ ئەمریکا ڕێگرە چەند شتێکە. یەکەم شوێنی ئەو بنکان و شتانی کە باس ماکرێستە زۆربەی نەماوە، ناتوانێت بەکاری بێنێت. بۆ نمونە ئەگەر بێ ئێران داگیرکە بچێتە ئەو سیناریۆەوە لە شۆ داگیرەکەات، ئەو جاران ئەو بنکانە سەربازی هێنایەوە چۆن بۆ عێراق هاتە کویت و قەتەر و بەحرین و لێوە هاتە عێراقەوە. دووهەم بابەتی ئابوووریەکە زووخاڵێکی ئەجگار لاوازی ئەمریکا و جیهانی شەتڵان. سێهەم سنوورداری موشەکانی ئەمریکایە، چونکە ئەو موشەکانی ئەمریکا موشکی بۆ نمونە تاماهۆک ساڵانە بۆ 900 دانەی لێ دروستەکەی وەکو نمونە باسیەکە. لە بەرامبەر ئێران بە قسەی خودی مارکۆ ڕۆبیۆ سەدان و هەزاران درۆن و موشک دروستەکە، هەندێکی هەر بەکار نهێناوە تا ئێستا. ڕێی ئامی ئەمریکا بەهیچ شێوەیە لەگەڵ ئەم جەنگەیە نییە. یعنی ترامپ لەمڕۆ یەک دوو ڕۆژە دوێنێ بوو پێرێ بچاو پێکەوتنی هەبوو، بەرنامەیەکی بەناوبانگی ئەمریکی هەیە مید پرس زۆر کۆنە، بەرنامەکەی بەجێهێشت هێکی لە خاڵەکان کە لەگەڵ بێژەرەکە بوو بە دەمەقاڵەیانەوە بوو هەیت و وعدی یاقەت شەڕ دەست پێ نەکەیت. ئەوشی و نموت و قەت شەڕ نارێت با بووی باز کرد چەند جارێت من جەنگ دەست پێ ناکەم، من کۆتایی بە جەنگەکان هێنم. و لە وڵاتە دیموکراتیەکانە بەتایبەت ئەمریکا ئەستەمە سەرۆکێک بتوانێت جەنگ بکە بەبێ ڕێئیگشتی بۆ، چونکە دوجار تۆ سەربازە پێویستە، ئەم سەربازانە لە خێزانی ئاساییەوە دێن بەبێ پشتیوانی نەتەوەکەت، بەبێ پشتیوانی دەستگاکانی ڕاگەن، بەبێ ئابووریەکی بەهێز، بەبێ کەرەستی پێویستی جەنگ ناتوانیت ئەو جەنگە بکەیت. بۆیە بۆ ئەم بۆ دۆناڵد ترامپ شتەکە زۆرەوە دۆناڵد ترامپ زوو بێزارە بێ. هەتا لەو ڕۆژانەی هەواڵێک بڵاو بۆ کە بێتاقی لە ئەتلانتیک کە خۆی جێفری گۆڵبەرگ خۆشی جوولەکەیە لە هەنگری سیاسەتی ئیسرائیل بۆ لە ڕابردووار چەند ئێستا زۆر ڕخنەی لێ ئەگرن، گۆڤارێکی دیاری ئەمریکایە هەڵێ بە ترۆمپ بێزار بووە لە شەڕەکەی کوتایی پێبێنێ مۆزوع بچێ بەلای مۆزوعێکی کە بەس هۆکاری چی بوو؟ بڵێن هیچ جەنگی عێراق ئەوەندە کاریگەرە سەر ناوخۆی ئەمریکا نەبوو، ڕایگشتی ئابووریەکەی یاخود جەنگی ئەفغانستان بۆ جەنگی ئێران ئەوەندە کاریگەری هەبوو. پەیوەندی بۆ بوو کە زیانی بە ئابووری ئەمریکاگەیان خۆ دۆناڵد ترامپ پێشتر بە هەڵکی دەودەی و ئێمە نەوتمان زۆرە کۆمپانیەکان وەرن لە ئێمە بیکڕن. ئەنا ئەوەی عێراق پرۆسەیەکی ئالۆزی 2-3 ساڵی بەڕێوە چوو، خەڵکی ئەمریکایان قەناعەت پێنا ئیداری بوش کە سەدام حوسێن چێکی ئەتۆمی هەیە یا کیمیایی هەیە، تەوانەکو بەڵگەی ئەمەشیان بەکارێنەوە دژی کورد بەکاری هێناوە کە لە کاتێکا بەکارێنە دژمان هەمویان بێدەنگبوون خۆیان شتەکانیان نایە. ئەنی ئەو مادانەی کە بەناوی کشت و کاڵەوە درا سەدام یانزانی کیمیایی پێ دروستەکان لە ئێمەیە. دوو ئەیانوت پەیوەندی لەگەڵ قاعیدە هەیە، قاعیدەش 11 سێپتەمبەری کردووە، یعنی وتارەکەی کۆڵن پاوڵ لە تێکردەکان چەند جار بەزنایی موسعەب زەرقاوی هێنا بۆ موسعەب زەرقاوی کرد بە کەسێکی مناومان. باش ئێمە و کاتە هەر نەمانەزانی لێرەیە و لەمانێ لە شوێنی کوردستانە. ئەفغانستان ئەمریکا نەک هیچ وڵاتێک دژی نەبوو، زۆربەی ڕێگەی چەندین وڵاتی لەگەڵا بوو هەتا ئەو ڕۆژەشی کشایەوە، چونکە لە کۆنتێکستی دوای 11 سێپتەمبەرا بوو. بەڵام ئەم جەنگە ئامادەکاری بۆ نەکرابوو. من لەگەڵ بەڕێزم شتم زۆر باس کردو، هەین تۆ بە هاوپەیمانەکانی خۆی نەوتوە لە ناوچەکەیە، وڵاتانی عەرەبی وە ئامادەکاری بکەن، بە هاوڵاتەکانی خۆی نەوتوە. هەندێک لەو ژەنڕاڵ و شتانەی کە خانشین و لەم ناوچانەی ئێمە ئیشەکەن وەکو ڕاوێژکار دانێکیان ئەڵێت تەلەفۆن مەکرد بۆ باڵوێزخانە لە دوبەی جوابیان پێ نەبوو، نەیانەزانی چی ڕوەدا، چونکە 4-5 کەس ئەم بڕیارەیان ناو ئاگایان لە بڕیارەکە بوو یاخود باڵێن بە ڕۆنتر. بۆیە شتەکە لە بنەمادا هەڵەبوو. ڕۆبرت کەیگن هەیە کە یەکێکە لە محافزکارە نوێیەکان، هەمیشە لایەنگری سیاسەتی جەنگی ئەمریکا بۆ سەپاندنی هێژمۆنی خۆی، ئەڵێت گەورەترین شکستی استراتیجی لە مێژووی ئەمریکا و ئیسرائیل لە CNN لەم ڕۆژانەیە و لە ئەتلانتیکی شنووسوێتی ئەم جەنگەیە. کەسیشی ئەمریکیە، محافزکاری نوێیە، کۆماریە، باشە لایەنگری ئەوەن کە ئەمریکا هینی خوبسووە لایەنگرێکی سەرسەختی ئیسرائیلیش کە ئێمە ڕۆژێکەمەم قسەمان کرد تانەتە شەرە درا گەشە نییە کاک حەکیم، بەڵام بابەتەکە ئەمەیە، چونکە من 2-3 نمونم بۆ بەڕێز باز کردو. یەکیان سەنزوو بووە وەکو استراتیجە و کتێبی هونەری جەنگە، یەکیان کلاوس فیتسە دەربارەی جەنگ کە گرنگترین ڕستەی ئەوەیە ئەڵێت ئەمە لە هەموو وانەیەکی استراتیج و لە هەموو ئەکادیمیایەکی سەربازی جیهانی و هەموو زانکۆیەکە ئەخوێنرێ.
جەنگ سیاسەتە بە ئامرازی تر تۆ لە جەنگە ئەبێ ئامانجە هەبێ بۆ نمونە ئامانجی ئەمریکا چی بوو یەکەم جاوتیان ڕژێمەکە ئەگۆڕین وی ڕوخێنی وە نییە ئێستا دۆناڵد ترامپ پەڵێتی لە من ئاگەر مشتەبە ئامادە بێ ئەمەدەم لەگەڵی دانیشم کەواتە لە ڕووی سیاسیەوە نەیتوانیەوە ئەو ئەنجامە بپێچێ بابەتەکانی تر حتا ئەو ڕووداوانەی ڕۆژانە و تەقەکردنش ئەمە وردەکاریە کاریگەری نابێت لەسەر وێنە گەورەکە لەسەر استراتیجە فراوانە باش ئەی چی ڕێگرە بەوەی کە ڕێکەوتن بکرێ 2 مانگ زیاترە ئاگر بەس ڕاگەیەنراوە لەنەواگر بەستە لەرزۆکە هەیە چی ڕێگرە بەوەی کە ڕێکەوتن بکرێ بەم زۆنش ڕێکەوتن ناکرێ بەشێکی ئێرانە بەشێکی ئەمریکایە بەشێکی ئێرانە چونکە ئوسلوبی شێوازی دانوستانی ئێران زۆر جیاوازە عێراقچی کتێبێکی هەیە لەناوەیە باسیەکان وەکوی بازار ڕاچۆ نەچی تۆ مامەڵاکەی معاملەی شتێکەکەی بە سەعات لەسەر شتێکی بەسیدا بە 10,000 نا بە 8 نا بە 9 نا بە باشە لەبەرەوە ئەبێ پشوو درێژبی لەگەڵ یاننی ڕێکەوتنی پێشوو 2012 بە نهێنی دەستی پێکرد لە عمان 2015 گەشتە ئەنجام 3 ساڵی یعنی بە نهێنی کۆمەڵێک شت ڕێکەوتنی لەسەر کرا اینجا بۆ دنیا بۆ ئیسرائیل ئاشکرا بوو کە ئەم شتە وجودی هەیە باسی جێک سولیڤانم بۆ کردی چیپولانی ئۆباما ڕای سپاردبوو ئەو شتە بکەن بچکە ئۆباما ئیزانی زۆر وڵات لە ناوچەکە بەتایبەت ئیسرائیل تێکی بە ئێستا دۆناڵد ترامپ گرفتەکە لەوایە لە بەردەم تەلەڤیزیۆن و تروسۆشەڵ و تویتەرە سیاسەتەکە وەکو ئەم سیاسەکانی خۆمانیان لێ هاتووە ئەنی سەرکردی یەکەمی حەزبەکان نابێ هەنێشتەیە بیکە ئەو بێ لەو چە لە حانێ بکە ئەبێ هەنێشت کادری تر بیکە بۆی ئەم بتوانێت چارەسەری بکە باشە دووهەم ئێران ناکەون باشە بەڕاستیان بە هەڵە خۆیان بەسەر کەوتوەزانن بۆی ئەیانەوێت سەروەری خۆیان بەسەر هورمزە ئەوم بە بڕوای من وازی لێ ناهێنن حتا پارە وەرگرتنەکەش ئەیانەوێت ناوەکەی بگۆڕن بە ناوی یارمەتیدانی دەریایی بە ناوی پاراستنی ژینگەوە وەریگرن نەک ئەوەی بڵێن ئەمەسەرانەیە بەشە چکە ئێستا کە من تۆ قساکەین ماوەیەک پێش ئێستا کەناڵی NBC بڵای کۆزە کە ڕەشنووسێکی نوێیان ناوە بە ئەمریکا تا ڕادێک ئەمریکا لەسەر چوارچێوەکە ڕازیە لەسەر بابەتی موشک ئەوە هەر باسی ناکە لە گفتوگۆکان باز ناکرێت بە هیچ شێوەیە کۆیسە ترامپیش باسی ناکە ئەوەی کە ئابلۆقەکانی لەسەر لا ببرێ بە تایبەت هەندی ئابلوقە هەیە ئەنجومەنی ئاسایش سەپاندوێتینەوە گرتوەکان ئەم ئاڵۆزە بابەتەکەی ولا ئەوەی کە هەندێک لەو پارانەی لە بانقەکانی سەبوون 6 ملیار دلاری کە پارەی نەوتە و لە کۆریا بوو بایدن هێنای بۆ قەتەر کە بیدەنەوە بە ئێران بەڵام بۆی زەختی سیاسی ناو ئەمریکاوە نەکرا ئەڵێ من کاکەم پارانی خۆمەوێتەوە ئێران چکە ئەگەر ئەمانە نەکا بۆ ئێران لەناو خۆیە ئەڵێ تۆ نەتوانی با بڵێن سەرکەوتنە سەربازەکە بکەی بە سەرکەوتنی سیاسی ئەمریکاش مەوزوعەکە دۆناڵد ترامپە دۆناڵد ترامپ گرفتەکە لەوایە ئەمڕۆ ڕازیە بە شتێک ئێستا خۆی لەو ڕۆژانەی پێشوە ڕایگەیان وا ڕێکەوتوین ئەچمە ژووری گفتوگۆ ڕووداوەکان ژوورێکی گەرمیان هەیە ئەمریکا لە کۆشکی سپی دوای هاتە دەرەوتی من ڕازی نیم بۆ چونکە دەوروبەرەکەی ئەتوانین کاریگەری لەسەردا بن دۆناڵد ترامپ ئەوێ سەرکەوتنیشی هەبێ بڵێ من ئێرانم لاواز کردووە پارەکەیم ئازاد نەکردو ئابلوقە ئابوورەکە هێڵمەوە بەمانایەکی تر ئەگەر ڕێکەوتن بکەن بۆ ئەمریکا تەنها بەرنامە ئەتۆمێکە زمانی ئەوە با کە چەک دروست ناکە ئێران ئیتر دەست نەبا بۆ بەرنامی ئابووری و ئەو شتانە ئێران ئەڵێن نە من هەر هێرشەکەم کراوەتە سەر زیانەکەم کراوە سەرکردایەتی و ڕابەرەکەم کراوەتە ئامانج هاوڵاتی مەدەنیم کراوەتە ئامانج ژێرخانم کراوەتە ئامانج نابێ ئەم شەڕە کۆتایی بێ هەتا من نەتوانم لەو دۆخە ئابلوقەدراوی کە لەسرم بووە لە هەفتانەوە ڕزگارم ببێ مەمزوانە پێنا سێڕێکەوتنەکە ڕوودا چکە ئەم ڕۆسیێنن بڵاوی کرد دەڵێ ترامپ 37 جارە دەڵێ نزیکین لە ڕێکەوتن کورە زۆر زیاتریش تەمان ترامپ مەبەستەکەی بازاڕە بۆرسەیە زۆر جار بۆی کە نرخی شتەکان زۆر بەرز نەبێتەوە نەوت زۆر بەرز نەبێتەوە هەرچەند ئەوەی نرخی کە تۆ ئیبینیت ئەوە نرخی واقعی نییە مانگی پێش ئێستا بۆ وەزیری وزەی سعودیوتی ئەڵێن $100 وتی بە هیوای بەختێکی باش ئەگەر بە $150 دەستێکەوێت بەرمیلێک نەوت شکە لە بازاڕە کەم بۆتەوە شتێکش کەم بۆ خۆ دەزانیت گرانە بێ بۆیە ئالۆزیەکە زیاتر ئێستای خەی دۆناڵد ترامپی گرتووە چکە ئێران گوێی نایانێ بەردەوام بێت دۆخەکە بمنەوە ئێستا کێشیان نیەگەرم دۆخە بەردەوام بێرانەکان نەشەڕ ناشتی نا چونکە ئێران هەر لەو دۆخەیە بووە وەکو وتیشم
ئەوان پێیان وایە زیانەکەیان کردووە لەوە زیاتر چییە ئەمریکا بەرامبەریان بیکا بۆ نمونە ئەوەی کە شوێنی گرنگە لە ئێران لە ڕووی سەربازی و ئەمنیەوە لەیانناوە کۆمەڵێک ژێرخانی کراوەتە ئامانج ئەو سەرکردانی دەستیان پێگەیشت لەگەڵ ئیسرائیلە هەمویان کردوونەتە ئامانج فەرماندەی دیاری سوپا وەزیری ئەطلاعات هێزی دەریایی کەس نەمایە ئەوەی کە دەستیان پێگەشت کردیانە ئامانج بۆیە دۆخەکە ئالۆزە و ئێمە نمونەمان هەیە نیسە کۆریای باکوور و باشوور چەندین ساڵە بە حساب شەڕ وەستاوە بەڵام نەگەشتون بە ڕێکەوتنی هەشتی بۆیە ئەکرێت لە دۆخی چەق بەستویا بمێنێتەوە بۆ شوێست دینی سەر عێراق بەس بە پوختی کاریگەری ئەم جەنگە بڕێنە سەر گیان لەسەر ئەمریکا لەسەر وڵاتی ناوەڕاست بە پوختی چییە ئێستا بواو کێشەی هێز ئەمریکا ئەتوانی ئەم شەڕە بڵێیت بە واقعبوونی گۆڕینی سیستەمی نەزمی جیهانی بۆ فرە جەمسەری لە 2015-16 کە خەڵکی شارەزای ئەو بوارە باسیەکەن ئەمە ڕوویاوە بەڵام ئەم جەنگە کردی بە ئەمری واقع و لەو مامەڵەیەشی کە چین کردی لەگەڵ دۆناڵد ترەمپ زۆر بە وازحی دەرکەوت کە چینی ترسی نییە لە کۆمەڵەش لە ڕابردووە ترسی لێ هەبوو و کە جیهانی شەبێ بە فرە جەمسەری مانای وایە ئەو ماوەی ئێران لە دوای ئەمریکا لە دوای سۆڤێتەوە خۆی لە هەموو دنیاە بڕیاردەری سەریشی بوو ئەمە ئەو قۆناغە کۆتایی دێت ئەوەی کە پەیوەندی بە ناوچەکەەوە هەیە بەناسە قامگیری ئەمێنێتەوە بە بڕوای من چونکە ئەم جەنگە دەری خست جیهان بەبێ وزەیەم ناوچەیە خنکێت و ئەم جەنگە دەری خست بۆچی ئێمە ڕزگارمان نابێ لە نەفرەتی دیکتاتۆر و ئەم زاڵە مستەمکارانەی کە حکومی ناوچەکە ئەکەن چونکە گوێڕایەڵی دەرەوەش ئەڵێ بڕۆ تۆ حکم بکە چیەکەی بیکە بەس نەوت و وزەکە بابێ بۆ منەوە جیهان بەداخەوە بۆتە نەفرەت بۆمان بۆ هەموو گەلاری ناوچەکە نەک تەنها کورد ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوە هەیە عێراق لەگەڵ دوای جەنگ و ئێستا پرسی گروپە چەکدارەکان هەیە دیاریکردنی تۆم باراکیش هەیە ئەوەی تۆم بارە کاتێ بە بڕای من ناتوانێت و کاریگەریە گەورەیەدانا چونکە لە ناو دامەزراوەی ئەمریکای قبول نیە و گوێشی لێ ناگرن بەس پەیوەندی باشە لەگەڵ دۆناڵد ترەمپ و مارکۆ ڕۆبی ڕایگەیان کە ئەرکەکەی تەواو بووە دیار بوو لەگەڵ ترەمپ قسەی کردووە بە تەلەفۆن ئەوە بوو مارکۆ ڕۆبێت تویتێکی کەوتی بەردەوامە بێت دوایش ترەمپ دیسان شتێکی کرد ئەمە بۆ دڵنیایی خۆی دیست جەنابی سەرک لەبەر خاتری منەوە بکە چکە ترەمپ وای شەکات بەڵام عێراق من لەگەڵ بەڕێزە زیاد لە ساڵە بێ ئەو بابەتەم وت عێراق لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنیەوە گەشتەوە بنبەست و ئەم حکوومەتەش پینەکردنی شتەکانە ناتوانێت چەکی گروپە چەکدارەکان چارەسەر بکە پێی چارەسەر دەکرێت لەسەر کاغەز ڕەنگە بەڵام ئەزانی من زۆر جارە نمونەی کوردستانم لە ئەزانی لەنەوە دووە ئێمە بە قانون ئەبێ هێزی پێشمەرگەوێ هێزی بەرگریمانە بێ لە واقع وایە بۆ چونکە بەرژەوەندەکان جیاوازن یەکەم دوو هەمیش گەندەڵێکە لە ڕادە دەرچووە یعنی ئێستا ئەم سەرۆک وەزیرانە تازەیە خۆی ناڵێ هاتوونتیان 200 میلیۆن دلار تێنێ دۆسیەک هەیە بیکاری وزیری نەوت ئەمە ئەزانی ئەمە گرفتێکی ئێجگار قوڵە لە کورد و عەجەمە کاکنەشیروان باسی سەردەمی شەعالیەکە لە ئێران باسی گەندەڵیەکە کە بینیویانە بیانەکان چونەتە ئەوێ ئەڵێ هەموو کەس پۆستەکەی بە پارە و گەندەڵی بەدەستێنە گەندەڵیە کرد بۆی هەم پارەکەی خۆی دەستکەوێتەوە شتێ قازان چکە ئەو کاتە ئەڵێ پەیوەندی دیپلۆماسی دروستە بێت لە بینی بریتانیا و ئێرانە بۆکو دیاریش لە دیپلۆماسیەتە عادەتەن کە تۆ وەفدەنێری شتێک ئەلێ ئەبەن بەدەستی خاڵی ناچن یەکێک لەو شتانە ئێنێرێ بۆ شای ئێران پەتاتە بێ ئەڵێ ئەگەر بشکە ساڵی بێ توان پەتاتە بچن میلەتەکە نابێ لە برسا وەڵامی شاوە بێڵێ باشە من ئەماکەم ئەی من چیم دەسەگەیە ڕێکاگە میلەتەکە نابێ لە برسا گرفتەکە لەوایە تۆ کەسێک جورئەت بکە بچێ بە سەرۆک وەزیران بڵێ کاکە تۆ ئەم دۆسیین مەکە چاوی لێداخە من 200 میلیۆن دلار تێمێ لە هەمووی گرنگتر و ئەمە وانەی ناو مێژووە وانەی ناو هەموو کتێبە ئاینێگانە وانەی ناو هەموو ئەو چیرۆکانەیە ئێمە بیستومانە لە مناڵەوە تا ئێستا سیستەمێک زوڵمی تیابێ نادادی تیابێ هەژاری تیابێ و مەجموعەیەک لەسەر حسابی میلەتەکە ئەوکو فیرعەن ناتوانێت بەردەوام بێ یعنی عادەتەن کە تۆ لە ناو شتێکی ئایسەونە لە کوردستانە کە لە ناو دۆخێکی واژی زۆر کەس پێی وایە تەواوی تر ئەمە ڕەنگە سبەینێ دووس بە شتێک ڕووبە ڕووداوەکان بە ئاراستەیەک بڕۆن کەس پێشبینی ناکە بز مامۆستا دیارکەین تۆم بارەک مەترسیە بۆ هەرێم چکەوتیان ئەزمونێکی خراپمان هەبوو لە سووریا لەگەڵی مەترسی دەیبینی بۆ هەرێم وەکو نێردەی بڵێن عێراق من پێم وایە ئێمە خۆمان مەترسین بۆ خۆمان
خۆمان زانی کاک حەکیم بە شێوەیەکی زانستی بۆیە من زۆر جارەڵێم ئێمە بەڕاستی سەرکردەمان نییە بە شێوەیەکی زانستی لە 10 ساڵە ئەتوانی وڵاتێک بنیاد بنی 10 ساڵ قورسترین بەشی دروستکردنی سوپایە 10 ساڵی پێویستە ینی بە شێوەیەکی زانستیە ینی هیچ ئەمە نیە ڕێی منە ڕێی تۆ یا کەسێک دەتوانێت بیبینێ لە سەرچێکی بۆی بگەڕێ ئێمە چەند ساڵم هەرێمی کوردستانە هەیە 34 ساڵ چەند هەوڵدرا چەند پرۆژە هەبوو کاکەژان ئەبێ یەک سوپات هەبێ ئەبێ یەک پۆلیسی هەبێ ئەبێ قانون حکوم بکات باشە ئێمە تازە بە تازە ئاگەڕێنەوە بۆ نەوەدەکان و فۆزایی پێش حکوومەت و پەرلەمان باشە ئەو چەلەحانەیە ئەکرێ لە ڕاگەیاندنە بۆی کە ئەم دوو بینەری هەبێ ئەم دوو دەستخۆشی لێ بکرێ باشە و نەبوونی ئەزمون لەوەی کە حەزەکەم هەموو کەسێک کە مهتەم بە بابەتەکە ئەحمەد خواجە کتێبێکی سەردەمیشێ مەحموود چیمدی بیخوێنێتەوە ڕێگەڵی لە ئێستاش ێزانی 100 ساڵە ڕێگەڵی لە ئێستاژن کە ئەڵێ ئەوانەی کە گەشتن بە نەسەڵات خۆیان لێ بایی بوو ئەوەی کە خەڵکی دڵسۆز بوو ئەفسەری دڵسۆز و بە تەجروبە بوو لە عسمانەکان لەم لە هاتبوو هەموو پراوێز خراب بوو کۆمەڵی خەڵکی مەستاوە چیان دوای خۆیان خستە بوو وان نزانی هەتا ئەو دۆ خەبەر دەوامە بێ گرفتەکە لێرایە لە زەهنیەتایە چونکە مرۆڤ کە ئێرە ئیشی نەکرد نەدەستە ئیشەکە لەکو پێویست نەدڵە ئیشەکانە ئەتوانی بڕۆی ئەتوانی قسە بکەین ئەتوانی ئەم جوڵانشکی کە منێکە ئەم ئەخڵا ئەلای ئێمە ڕۆژ بە ڕۆژ بۆ دواوە چۆن لە ڕووی حکومڕانیەوە نەک میلەت چی چاوەڕێ دەکەی ئێسێمە پەرلەمانمانە حکوومەتمانە لە ڕۆژانشدا سەرۆکیەکی قسەی کرد بڵێ ڕێگە نادەن حکوومەتێکی وەکو پێش و دروست بێتەوە ئەوانیش خۆیان کە پێشتر تێدا بوو چی چاوەڕێ دەکەی بۆ دۆخی هەرێم ئەوەی سێرە جاران ئۆپۆسیۆن ئێمەمانە نەمان و کاکە دوو ئیدارێ بە ببەیەک ئیداری سەخواران دوو ئیدارێ بەڵام لە سیاسەتە کە بڕیاری کورد خایەنتدا باجەکە ئێدەی ئەو ڕۆژەی پەرلەمان داخرا ئێستا نەتیجەکەی ئەبینی 2015 بەڵێ چونکە کاک حەکیم ئێمە شتێکی زۆر گەورەمان کرد کورد لە 60ەکانەوە هەتاکو 2000 ناوەڕاستی 2000ەکانیش بە شەڕ و ململانێ جیاوازەکانێک لای کردەوە ئێمە هاتی وتمان خەڵکی کوردستان پەرلەمان هەیە ڕێگەی دەنگدان و ناتونتیژی هەیە شەڕیشەکەی نەچین لە ناو پەرلەمانە شەڕەکەی لە جیاتی گەڕەک و لە جیاتی شارەکان ئێستا ئەم ئەقڵێتی ئێستا گەڕاتەوە بۆ شەستەکان ململانەیەکە کاکە ڕێشی لە مێژوەیە کە هیچ سوودێکی نییە بۆ ئەم میلەتە گرفتەکەش لە چیایە گەڕانەوەی ساعاتەکەیە بۆ پێش 2009 دروستبوونی ئۆپۆسیۆن و 50 بە 50 باشە کوردستان خۆ لە دوایینەوەدەوە تا 2009 50 بە 50 بوو کێشەی نەبوو بۆ گەندەڵی و کاتە کەمتر بوو لە ئێستا پارەکە زیاترە بەراورد بۆ ناوکات لە جیاتی بەش بکرێ کێشەکان چارەسەر نابن لەوەی پارتی چونکە تۆ ئەگەرێتە بۆ فۆرمێک لە شێوازی حکومڕانی کە هەڵە بووە تۆ لەلایەکەڵی منەمە یەک حکوومەتم هەبێ یەک پەرلەمانەمە یەک سوپام هەبێ لەلایەک شێوەڵی ئەبێ 50 بە 50 وەکو کێک لە تیکەین ئێمە لە پراکتیکە لە لۆژیکا دش بەیەکە تۆ تێدا بەشکرد یەک ناگرێت خۆ تاوەڕێکی دەکەی دوخولەکمانەوە بۆم دەستەڵاتە بۆ سیستەمی پارتی ویکێتی کە بەم شێوەی دارایی سوپای یەکگرتوونیە ئەوە داراییە ئەوە دوو ئیدارەیە پەیوەندیەکان دوو پەیوەندی دەرەچین زانی شتێکی خۆش باسەکەم ئەمە دوای کۆڕە تۆڵە بیارە و گۆخڵانوانە لە سێسایەق ماینەوە ماوەیەک تا پۆلیسی سەرەتایم لێت تەواوکردنەوە لەوێت چەمی چەقانە منیش ئەچووم 6 ساڵ بووم مناڵی تیا بوو شەرواڵەکانیان ئەکرد بە چوب یەک مەلەوانیانەکرد نییە ئەو مراوین ئەمەە جوان بوو ڕۆژێک متیم بەخوا منیش ئەماکەم منیش کردم بە چوب و خۆم هەڵانە ئەوە تومەز کە لەگەڵ دایکم و کە سوکاردانە نیشتم نانیان کردو لە تەنیشتیانەوە کون بۆ شەرواڵەکەم ینی سرم چووە خوارەوە فریام کەوت بە بڕوای من وەزعی کوردستان لە دۆخێکی ئاوایەک ئەنجا کەس نییە فریات کەوێت بۆ ئەمریکا ئەو ئەمریکایی پێشوون نییە تەداخل ناکەیستا ئەزانی کاک حەکیم من 5-6 ساڵە زیاتر ئەم قسانە ئەەکەم کە لە کۆبوونە تایبەتەکانە چی بە ئێمە وتراوە هاتوو بە خەڵکم وتووە کە ئەمریکا بێزارە لە ململانە و سیراع وەزع باش سووریا پایەیەکی بەهێز بوو بۆ تۆ کورد لەوێ هین بوو ئێستا ئەوەش نەماوە ئێران بوو سەر ڕای ئەوەی کە ئێمە ئەمانەیە کوردی ڕۆژهەڵات هەموو مافەکانی خۆی هەبێ هەموو مافەکانی بەس نابێ بازرگانی بکرێ بە مۆزوعی نیشتیمان و ئەوانەوە
لە دوای نەوەیەکەوە یەکەم وڵات بوو لێرە نوێنەرایەتی دانا دوای 2023 دژی تۆ نەبوو هیچ نەبێ بۆ مۆزوعی فیدرالیزم و حزورێکی گەورەی هەیە لێرە ئێستا هاوکێشەکە لەگەڵ ئێرانیش گۆڕاوە باشە تورکیا ڕێک وەکو سەردەمی عوسمانیەکان سەری تۆی کردو کۆمەڵێک هەر ئەسڵەن ئێستش هەندێک جار ئەڵێن حکوومەتی کوردی باکوور ناڵێن حکوومەت هەرێمی کوردستان بەڕەسمی باشە عێراقا جگە لەوەی گۆڕانکایی لە جیلەکانە بووە لە عەقڵەتەکانیشا بووە یعنی ئێستا بۆ نوێ مۆزوعی بودجە بەیانی لە عێراق شتێک ڕووبات ئێستا فواد حسێن خۆی کورد نییە لە عێراق ناتوانێت ئاوا بڕات موچە بە ناتوانێت بۆ بیانە موچە نەیە بۆ نەبوجێ کوردستان هەیە ئەم مندە هەڵە کراوە لەم 20 ساڵەیە ئەم مندە هەڵە کراوە ئەگەمون تۆ دانیشین هەر تەواو نابین لە ژماردنی چکە تۆ لە ڕووی سیاسیەوە بەهێز بووی ئێستا حکوومەتی عێراق دروستە بێت کورد هەر حسابی بۆ ناکەی لە ڕووی ئابووریەوە بەهێز بووی ئێستا چاوەڕای بودجەکەت لێەوە بێ هەموو پرۆژەی کات بۆ زەونە و چکستیانە لە ڕووی سەربازی بەهێز بووی لە 16 ئۆکتۆبەر بەدواوە تۆ ئەم دۆخەیەکە ئێستا ئەیبینی لە ڕووی دیبلۆماسی بەهێز بووی ئەلێرە تۆمبارێک دێتە نامۆزوعەکەەوە چکە ئەگەر ئەو دەرگای تۆ بێ بۆ واشنگتن بەو ئتجاهی سووریا ئیشەکە حکوومەتی مرکزی بە ئاشکرا ئەڵێ لەم ناوچانەیە دیموکراسی سەر ناگرێ و تەنها حکوومەتی سەقامگیر ئەوەیە کە کۆماری بنەماڵەیی یا بنەماڵەیی بێ و بە زوڵم و بە زۆر حکوم بکات لەبەرەوە کە تۆ ژینگەی ناوخۆت ژینگەی هەرێمیت ژینگەی نێودەوڵەتیت گۆڕا ئەم سێ فاکتەرە هەیە ئێستا هیچی لە بەرژەوەندی کورد نییە من پێشم وانە هەتا ئاخر لەحزەش دەرسی لێ وەرگرن سوپاس دەکەین بەڕێز مامۆستا و شەر و مەرادی مادومان کردی سوپاس سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ